حەزمان لە خۆ دەرخستن نییە، بەڵام حەقمانە ئەمە بڵاو بکەینەوە. بۆ مانگی ئەیلولی ڕابردوو سایتی 964 ماڵپەڕی 964 لە ناو هەموو ماڵپەڕە جیهانی و عێراقی و لۆکاڵەکانیش بووە بە یەکەم واتە ڕێزبەندی لەی یەکەمی گرتووە لە ناو ئەو سایتانەدا لە ڕووی سایتی هەواڵیەوە. دامەزراوەی سیمیلەرویب کۆمپانیایەکی ڕانکینە و ڕێزبەندی بۆ ئەو ماڵپەڕ و سایتانە دەکات کە هەواڵین و ڕۆژانە هەواڵ بڵاو دەکەنەوە لە ناو هەموو ئەو وێبسایتانەدا. سایتی 964 ڕێزبەندی یەکەمی گرتووە، نەک تەنیا لە هەرێمی کوردستان بەڵکو لە عێراقیش و لە ناو بەشێک لە سایتە جیهانەکانیش 964 پلەی یەکەمی بەدەستێناوە و ڕێزبەندی یەکەمی کردووە. تۆڕی 964 تەنیا 18 مانگە دامەزراوە و هەواڵ بڵاو دەکاتەوە، کار لەسەر ئیشوکاری ڕۆژانەی هاوڵاتی لە هەرێمی کوردستان دەکات. لە ماوەی 18 مانگەدا بە هەرسێ زمانی کوردی، عەرەبی، ئینگلیزی بابەتەکانی بڵاو دەکاتەوە و دەیخاتە بەردیدەی خوێنەران لە هەرێمی کوردستان و لە عێراقیش. لە ماوەی ئەم ساڵ و نیوەدا 964 ڕاست و دروستی هەواڵ بڵاو دەکاتەوە، بۆیە بووە بە جێگەی متمانەی بینەرانی و خوێنەرانی لە ناو ئەم هەموو مەیدانێکدایە کە میدیای زەبەلاحی زۆر تێدایە، بەڵام 964 جێگەی خۆی کردوێتەوە لەوەی کە بە شێوەیەکی لۆکاڵی دەستی خستۆتە سەر تەواوی جمگەکانی ژیانی هاوڵاتی و ئەو بابەتانەی پەیوەندیدارن بە ژیانی هاوڵاتیەوە بڵاوی دەکاتەوە. بۆیە لە ڕانکینی ئەم دامەزراوەیەشدا 964 توانیوێتی پلەی یەکەم بەدەست بێنە. نزیکەی 3 ملیۆن سەردانکەر لە ماوەی یەک مانگدا کەم نییە، ژمارەیەکی زەبەلاحە. 964 کارەکانی وای کردووە کە ملیۆنان سەردانکەر سەردانی سایتەکەی بکەن و ڕۆژانە لەوێەوە تەواوی زانیاریەکان وەربگرن. هەرچی کەناڵ و دەستگایەکی گەورە دێت بە خەیاڵتاندان ناوی بڵێن لە عێراق و لە هەرێمی کوردستانیش 964 لە پێشی هەموویانەوەیە لە سایتە هەواڵێکاندا. ئەمە ئەرکی 964 ئەرکی من و هاوڕێکانیشم لە 964 قورسر دەکات، بەڵام بەڵێنیش دەدەین لەسەر ئەو ئاستە بەردەوام بین و تەواوی هەواڵ و زانیاریەکان لە شار و لە گوند و لە ناوچە جیاوازەکان و لە کوچە و کۆڵانەکانیش بۆ ئێوە بگوازینەوە و بەردەوام بین.